کاتێت ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و گروپە چەکداریە شیعەکانی عێراق زیاتر دەبێت و هەڕەشەکانی ئەمریکاش بە کشانەوە و داخستنی بالۆزخانەی وڵاتەکەی لە عێراق داهاتووی عێراقی بەرەواقارێکی نادیار بردووە، چاودێران پێیان وایە عێراق تا ئێستا بەهۆی ئاڵۆزیەکانی نێوخۆی و شەڕی داعش و گروپە چەکداریەکان لەسەر پێخۆی ڕانەوەستاوە. پێویستی بە هاوکاری نێودەوڵەتی و ئیقلیمی هەیە بۆیە کشانەوەی ئەمریکا وڵاتانی دیکە لە بەغداد لە بەرژەوەندی عێراق نییە. بەراورد بە یەک ناکرێ هێزی عێراق و هێزەکانی عێراق لە ڕووی سیاسی و ئەمنی و سەربازی و ئابرووی و بەراورد بە زلهێزێکی دنیایی وەکو ئەمریکا. بۆیە ئەگەر ئەم فشارانەی کە ئێستا ئەمریکا دروستی کردووە ئەو هەڕەشانەی کە ئێستا ئەمریکا ئەیکا ئەگەر بتوانێت ئەو لەو ڕێگایەوە ڕای وەستێنیان کەمی بکاتەوە بۆ بارودۆخی عێراق باشترە، بەڵام ئەگەر ڕێگری لێن نەکرێتەوە ئەو هەڕەشانە سبەی بێ بەکردداری عێراق تووشی زیانی گەورە ئەبێت، چونکە ململانەی سیاسی کاتێ ئەگوازرێتەوە بۆ ململانەی گەرم و چەکداری ئەو کاتە و دەوڵەتە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی ئەمنیەوە تووشی داڕوخانی گەورە بێ. بەتابەتی دەوڵەتێکی وەکو عێراق لە دوای ساڵی 2023 هێشتا نەیتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێەوە، پێویستی بە هاوکاری نێودەوڵەتی و ئەقلیمی هەیە. هەڕەشەی داخستنی بالۆزخانەی ئەمریکا لە بەغداد و هۆشداریە وڵاتە لە عێراق لە هەمبەرە و هێرشانی ناوە دەکرێنە سەر ناوچەی سەوز لە بەغداد پەیوەندی بە هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکاوە هەیە و دۆناڵد ترامپ دەیەوێت پێش دەستپێکردنی هەڵبژاردنەکان دۆخی عێراق لە بەرژەوەندی خۆی یەکلایی بکاتەوە. توانین بڵێن چەند لێکدانەوەیکی هەیە بۆ ئەم بابەتە. بابەتی یەکەمیان ئەوەیە کە ئەمە هەڵمەتێکی هەڵبژاردننی دۆناڵد ترامپ هەب، ئەمەیان گرنگێکی بۆ ناوخودی خۆی ئەمریکا هەیە بۆ ئەو فشارانەی لەسەر حەشدی شعبیەکات. لەلایەکی تریشەوە فشارخستنە سەر حکوومەتی عێراقیە بۆ جێبەجێکردنی ئەو داواکاریانی چی داواکاری شەقام و لەو سەردانەی کە کاڵزمی کردی بۆ ئەمریکا کۆمەڵێک شت بە کاڵزمی وتراوەکە ئەبێ جێبەجێ بکرێن لەوانە. خاڵی سێمیشیان بریتە لە بێهێزکردنی ئەو مؤسسەی کە پێی وتێت حەشدی شعبی، جە ئەوانی ناو حەشدن ئەوانی لە دەروی حەشدن. ئەتوانین بڵێن بە پراکتیکی شتێکی وا ڕوو نادات کە باسی سەحبی سەفارەتەکانەکرێت ئێستا کە ئەمە وەکو پلانێک ئەتوانین قسەی لەسەر بکەین، چونکە ئەستەمە بتوانین بڵێن ئەمریکا دەستبەرداری عێراق بێ بەو شێوەیە. ڕەنگە لە ماوەی چەند ڕۆژی داهاتووشە ئەبینین کە هەندێک گورزی سەربازی لە هێزەکانی حەشدی شعبی ئەوە شوێنرێت لە هەندێک شوێنە، ئەمەش هەروەکو هەڵمەتێکی هەڵبژاردنە. ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران و گروپە چەکدارەکانی نزیک لە ئێران لە سەرخاکی عێراق پەرەی سەندووە، هەرەمەش وای کردووە ئەمن و ئاسایشی عێراق سەخامگیر نەبێت و داهاتووی وڵاتیش تا ئێستا دیار نییە و پێشبینی ئاڵۆزی زیاتر لە ناوچەکە دەکرێت. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام.